تۆ وەرەبزانم وەرە چییە؟ دایە سەلاجەکەمان یەک لە لولی لێوەیە ئەڵێ وەرن سیارەیە ئەی ڕۆ بۆ چی وایە دەستکاری نەکردووە؟ نەوەڵڵا هذا بزانم ئەی ڕۆ بۆ چی وایە؟ وەڵا نازانم قسە نەکەی لای باوکت وەڵڵاهی پێی نەزانیە هەیامان لەبا پێم چی وەڵا ئەبێ چییە؟ وەڵا هین سەلاجەکەمان چیتن؟ نازانم چییە دەبێم بڵێ بۆ ئاسوەژان سەلاجەکەمان بزانم ناخۆشانم هێواز بووی شانم بەرگەوەشانێ بەربێتەوە یاخوا ئەوە چی و سەلاجەی وایە ئەو دەنگە چی سوزان کە بەشایکە دەی بزانە ئەوە چی وە خاتری خۆ وایە لەو سەلاجەیە چی کارەبای لەسەرە؟ چه کارەبای لەسەر ئەوە گەرم و ڕوویکی ئەڵی سیارەی بە تاقوزار کارەکەوێت خە پیاوەکە بچووکە چەند جارم پێوتی بچووکە لەمە گەورەتر دەوێت ئەرە وەڵا دەعافە تۆ مەطعەمت هەیە سەندویچخانەت هەیە ئەخر پیاوەکە ماشەڵڵا خۆشمان خێزان نارین ئەمانەیە وەڵڵاهی بچووکە پێتوان بۆ ئەمە بۆ گەڕەکێک نەکراوە بۆ یەک ماڵ کراوە مردوم لەکەوای لە هاتۆزی تێین لە دواوە تێریە ئەی کەوایە سوخمەیە وەرگاڵتە بە دنیا بکە قابل ئالی گەڕەک شتێکە نوێنەی خەبەر بەسەر باوکم ئەوە چی کردووە تۆ ئێشتی گەڕەکەکەیە ئێشتی گەڕەکە بۆ ئەمە دیکا بە ئافە جا سەلاجەیە ئەی قابلە من حیای خۆم بەرم عەتیقان گۆش دەنێرێ و ئافتاوخانە و توێ بەخانە هەمووشتەنێرە قابل دەبنێ خۆیان نییانە سەلاجە نەوەڵڵا لە سەرانسەری گەڕەکارێ مامانە ئەی بە بادەمان باشە ئێمە بمان بێ ئەبێ سەلاجەکە بۆ گەڕەکە بێ ئەی بۆ نایدیکە بەرقاتەکە داینی و زۆر بەباشی با خەڵق بێن شتی تێ بکەن و بۆی پێ بڵێن ژنێکی چاک و نەجیب و خانانە خوا بەسێکی دڵم بەبەرەوە نەماوە دەی لێ نەیە چیەوە ئەو بناوانم بەباکە ئاوەرن کوڕی گەڕک وەرن وەرن باوکەکەم وەرن بۆ چیتە؟ وەرن دەزانیت کەس بەر بۆ چیتە؟ وەرن بە وەرن ئەم ناوە زمانە دەبڕم قسە بکەی هەر زمان وەرن قەن ناشێ بینەریتەوە تو خوا ئەمە کرێتە سەلاجەوە ئەم بەخشە درێ داینیە عیبە ئەوەشی ماڵی عەتەخانە بڕۆ ماڵی باز پیرۆزە وەرە کچێ بڕۆ دەی وەرە هیکە وەرە منزەڵەمات وەرە هەوە دایمێشی وانانێتە تەمەشاکراوەتە بڕۆ دەی با بڕۆ بڕۆ دەی كان بلدته بلد نابته تحاول دنيا باشا من شو تبغى كم عيب وشوري بوش هذا لا توا هو يكفي بلاش نجي باشا اي هذا يا رجال انت ما شام كان شو قروشا اري فرد لي في شكرا اخواته والله مردوب لي خلقيه زعلتي ولا تو ولا ما توري ولا اتوري شكرا اي ما جاتو دانشا ما عملش صور ابوك دانشا ما عملش صور ابوك مو بس عشان توعد ذي شو بايك تتي شو بايك بس والله ناسم برو والله برو بايك دي والله ناسم برو بايك خوفي يضم لنا الجميع بله چی؟ وزنی من؟ وزنی من 24 کیلویه اجا بۆ چی بڵێم چی کاتم بریشێ بە 2 دینارە من بڵێم چی هێرگە لە هاوی ناهای و لە زستانانیە من گوناحم چییە چی کوڕی باخم کەرامەتت کارە کەرامەت تعتە بە من مەکە من باوکی تۆ من باوکی تۆ باوکەکەم تەلەفۆن ڕەفاهەتی ژیانە بۆ ئەوە نەکراوە تۆ جنێو بە خەڵکی دێبێت بۆ ئەوە نەکراوە تۆ عیززەت و کەرامەتی خەڵکی پێ پشتێنی بۆ حاڵەتی ضروری یا بۆ پێویستێکی تر هەر وەکو کارەبا وەکو سەیارە وەکو سەعات وەکو زۆر شتی تر پێویستە لە تەلەفۆن هەبێت بۆ کوڕی باوکم عەیبە گاڵتە بە من مەکە باوکم پێ بکەنم دەبڕۆ باوکم دەی خوا حاڵ چی گوڵ بپڕکەمەوە دەباشە دەبڕۆ خوا حاڵ ئەویش ڕاواردنەکەی هاتۆ سەرم بە تەلەفۆن بە من ڕابێ چاتی خوا دایکی برو دایکم بۆ بێنە بڕۆ وەرە دەیدە وەرە دەبڕۆ بڕ دەی وەرە دەی چەتیوە پیسی بۆ کەنە دەی
تۆرە زندم تەمەناف تۆری هادي فراس دايك ميبود وقالب طهول البطيء هادي فراس دايك ميبود وقالب طهول البطيء هادي فراس دايك ميبود أول باب ورا تقولي إيه والله ديك ضروري إيه بردايكم وضع قضايكم دمي مشاقي هاي دايكم وضع شو دايك ده جواب مبلغ جواب توراو لفاس صلاح وعارف سوريا أي ناقة دايك سوريا جنها تابي في سوريا هذا دبر ما كده هسه دي بروفيس السيم دي وما قصاقي كيف السيم دبر دي مو كشو شيء جاني شي بوكرو ولا داعي ولا عيب حياما تخواش نبي بتوريا بخير لي يا اخوان يا اخوان بخير لي يا اخوان شاشة شكون بخير لي يا اخوان شاف شوني شاشة شو بخير بي اخوان دوامي عمري بايا يا اخوان بخير بي يا اخوان كاكريم بلي او عيتان نكت او سنتان روجل وسناجي ابو نادي وسلمان كاكريم استاذ هذا كمان كتابه وجو لختي مغرب بالرواي وبيها همي ختاي ابسط واكريه شوف لسه لا كمان كتابه يا بدي لو قركاها تشيش تدوس لا جابوا بالواقع دوشي ترتيمي خوش ما نتابو نادته وخلاص باشا كاكا سلاجة كم نكري وبو قرشي باوكا وكري وبو مالي خو بس بسيتي والله بقبري باوكم لبر او نبواك مبارك باي او معملوا لي بكم باهاتم والا اتى من ما مسلمناش باكم والله يدروك ان معمل دا اني نهي دروما يا اختك هذا بيرا والله منيش اما في خوشة ما قال او خوايا بيزانيا تيجي خوش لا تي ثاني شا لا تيجي لبر خاطري اهلي قرقكا شو كسن ثلاجانية شق بين ولا دروها يا كم رجل او معملة تواعو بيه كل ما ردو قال صوري وابني هذا يا رسول سهولة يا افرد دروكا ماري خوتانا انت انت قوتها تجوك سوكم دروكا سلاجة كمان سوتا لبر او كسكي سلاجة كمان شاكل وصل شو الدنيا روح ولا دبرنا انسان نبر سامردو لما باشا تو مالتي تو اشتتي والله لبر خاطري او افرت انا بيبا بكيت كان سناكم بمالتا قينا خالة جان قينا قاي جي ماريا دعوتي بخوتو مالتا ما ساكت ما ساكت خالة جان قينا قاي جي ماريا واسري بني هلا بتشاي تنها ناي ناسي تداني شوي خوا خوشك يا اخوان أوي وحافظي بي خوا أقاربي لأمانة في خوابي بانا بكار خواب جاي تبانك شو تبانك وما تبانك شي توا ما أول شي تاري أرفي أريتي اولا بس خاتيتو نبا هذا شخص يلا لا خالص انا والله لا خالص صغار راسك